سەرەتا بە ناوی خۆی گەورە ئامادەبوانی بەڕێز کەس و کاری سەربەرزی شەهیدان میوانانی خۆشەویست لە هەر ئاست و لە هەر کوێوە تەشریفتان هێنابێ بە ناوی قایمقامێتی قەزای پشدەر و سەرجەم ئیداراتی ناوچەکە و کەس و کاری سەربەرزی شەهیدانی پشدەرەوە بە گەرمی بەخێراتتان دەکەین بەخێر بێن بۆ مەراسیمی ساڵیادی کارەسات و ڕاپەڕین لە قەڵاتزێ. ئامادەبوانی بەڕێز دیارە ئەمڕۆ هەمومان جارێکی تر لەسەر قەبرانی قەڵاتزێ لەسەر قەبرانی بەرگری و بەرخودان و ڕوبەڕووبوونەوەی دوژمنان و داهێنانی شێوازی قەباتی مەدەنی بۆ بەرزڕاگرتنی شکۆی ساڵیادی کارەسات و ڕاپەڕین کۆبووینێتەوە. ساڵیادێک کە لە یادەوەری خەڵکی پشدەر و قەڵازێدا دوو دەلالەت و ئاماژەی هەیە بۆ دوو ڕووداوی گرنگ کە لەم شارەدا ڕوویان داوە، ئەوانیش کارەساتی بۆ دومانی ڕاپەڕینی ساڵی 1974 و ڕاپەڕینی جەماوەری ساڵی 1982 کە لەم سەر قەبرانە ڕووی داوە کە تیاندا چەندین خەڵکی بێتاوان بوونە قوربانی و دوای دوو مانگی تریش یادی ساڕۆژی خابوورکردنی قەڵازێ و تەواوی پشدەر و ڕاگواستنی خەڵکەکەی دەکەینەوە. ئامادەبوانی بەڕێز ئێمە لە کاتێکدا یادی کارەسات و ڕاپەڕینی قەڵازێ دەکەینەوە کە شوێنەواری کەڵبەی بەسیەهارەکانی شەربەزاری بەردەم مێژوو بە جەستەی ماندوو شەکەتی شار و ناوچە و خەڵکەکەیەوە دیارە. لە کاتێکدا کە پشدەر و قەڵاتزێ پێویستی زۆریان بکە گەشەپێدانی بواری پەروەردە و تەندروستی و ئاو و کارەبا و ڕێگاوبان و کشت و کاڵ و گەشت و گوزار و ڕۆشنبیری و هونەر و تەواوکردنی جادەی شەستی و پندی قەڵاتزێ و دوو سایلی نێوان ژاراوە دەربەند هەیە. لەسەروی هەمووشیانەوە هەردوو پرۆژەی استراتیژی بەنداوی دڵگە و مەرزی کێلێ بەنداوی دڵگە بۆ مسۆگەرکردنی ئاسایشی ئاوی سنوورەکە و مەرزی کێلێش بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری ناوچەکە و دابینکردنی زۆرترین هەلی کار بۆ دانیشتوانی سنوورەکە. هەر بۆیە لێرەشەوە بە پێویستی دەزانین ئەوە ڕوون بکەینەوە کە لە دوا سەردانمان وەکو وەفدی سنووری ئیدارەی ڕاپەڕین بۆ بەغدا و چاوپێکەوتنەکانمان لەگەڵ بەڕێز سەرکۆماری عێراق و وەزارەتی دەرەوە و دەستەی دەواازە مەرجەکان بەڵێنی هاوکاریان پێداوی سەبارەت بە مەرزی کێلێ و چاوەڕوانی هەوڵەکان دەبین و بەردەوام دەبین لە کار و پەیوەندیەکانمان لەو بارەیەوە. هەروەها داوا لە بەڕێز سەرکۆمار و سەرجەم پەرلەمانتار و وەزیرە کوردەکان لە بەغدا دەکەین کە بەردەوامن لە هاوکاریکردنمان دەربارەی مەرزی کێلێ تا دەگەینە دوا قۆناغی بە فەرمی ناساندنی. هەروەکو چۆن ئەمساڵ بە هەوڵی پەرلەمانتارانی کورد لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بڕی 2 ملیار لە بودجەی عێراق تەرخان کرا بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری شاری قەڵاتزێ و سوپاسیان دەکەین. ئێستا خەریکی میکانیزمی گواستنەوەی ئەو بڕەپارەی لە ڕێگەی وەزارەتی مالیە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان. ئامادەبوانی خۆشەویست خەڵکی هەمیشە خۆڕاگری قەڵاتزێ بۆ بەرزڕاگرتنی یادی هەشتەمین ساڵیادی ئەو کاولکاریە و ڕێزگرتن لە خوێنی شەهیدان و قوربانیانی ئەم شارە و شەرمەزارکردنی تاوانەکانی ڕژێمی بەعسی لە ناوچوو لە 24/4/1982 خۆپیشاندانێکیان دژ بەدام و دەستگاکانی ڕژێمی بەعز ئەنجامدا. بەڵام ئەمن و ئیستیخبارات و هێزە سەربازیەکانی تر ترسنۆکانە و بە گولە وەڵامی خۆپیشاندەرانیاندایەوە. ئامادەبوانی بەڕێز لەم یادە خەمناکەدا وەک وەزارەتی کاروباری شەهیدانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێن دووپاتەکەینەوە کە هەردەم لە خزمەتی زیاتری کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسیدا دەبین لە هەموو بوارەکانی ژیانە و بە تایبەت هەوڵەکانمان بۆ برزکردنەوەی ئاستی منحە و امتیازەتەکانیان کە خەریکە ئەنجامی باشی دەبێت. ئەویش لە کۆبوونەوەکانماندا لەگەڵ حکوومەتی فیدراڵ بەگشتی و هەردوو دەستگای شەهیدان و زیندانیانی سیاسی حکوومەتی عێراق و دوا سەردانمان بۆ بەغا بە ئومێدەوە دەوڕانینە جێبەجێکردنی مادەی 132 دەستور. پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ کە یادی 45 ساڵەی کاولکاری قەڵاتزێیە بە ڕۆژی شەهیدی زانکۆ ناساندویانە. بۆیە پێویستە سەرجەم زانکۆ و پەیمانگاکان لەم یادەوەریە پیرۆز ڕابگرن و
بەشێک لەوانەکانیان تەرخان بکەن بۆ ئەوەی باسی ئەو مەرگەساتە و مێژووی ئەم شارە قارەمانە باسکەن بۆ خوێندکار و قوتابیەکان.